ئێمە وەک هاوڵاتی کە لە هەرێمی کوردستان کە بە ئەرک خۆمان زانی کە دەست بکەین بە کەمپینی هاوکاری بۆ خۆ کوردان و ڕۆژئاوای کوردستان بە ئەرکی ساشانی خۆمان دەزانین وەک هاوڵاتیەتی نیشتیمان داوا لە هاوڵاتیان بکەین کە هاوکار بن بۆ ئەو کەمپینە بۆ خوشک برانمان لە ڕۆژئاوای کوردستان کە وەک ڕێکخراوی ئاواشن دەست کردێ بە ئەم کەمپینە بۆ ماوەی یەک هەفتە بەردەوام دەبێت تا ڕۆژی شەممە لە سنتەری شاری سۆران بەردەوام دەبێت داوا لە هاوڵاتیان دەکەین کە بە هانای ئەو کەمپینەوە بێن و هاوکاری بکەن بە موادی خۆراک و بە تایبەت پێداویستەکانی منداڵان کە زۆر گرنگە بۆ منداڵەکانی ڕۆژئاوای کوردستان کە ئاگادارن بە هۆی هێرشی حکوومەتی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان ئاوەرە بووینە پێداویستەکانیش جۆرا جۆریش بن بە زیاتر خۆراک بێتن داوا دەکەین لە هاوڵاتیانی دەوروبەری سۆرانیش بەهانای ئەم کەمپینەوە بێت.